This man was usually called the captain, but he was also called Bill by his old shipmates. He was strong and heavy. He had long hair and he wore an old blue coat. His hands were rough and black with dirt. He had a long scar across one cheek and he also had several tattoos on his arm which read, "Here is luck, a fair wind and Billy Bones." دەریاوانە پیرەکە ئەو پیاوە عادەتەن پێی دەگوترا کاپتن، بەڵام ئەو بە بێڵیش بانگ دەکرا لەلایەن کۆنە هاوڕێیەکانی. ئەو بەهێز و چوارشانە بوو، قژێکی درێژی هەبوو، چاکەتێکی ڕەنگشینی کۆنی لەبەردا بوو، دەستەکانی قلیشابوون و ڕەش هەڵگەڕابوون لەبەر پیسی. شوێنەواری برینێکی درێژی لەسەر لایەک لە ڕوومەتەکانی بوو و هەروە چەند تاتوویەک لەسەر قۆڵی کوترابوو کە دەخوێندرایەوە بەخت لێرەیە، بای شەماڵ و بێڵی بۆنس. He carried two weapons, a knife and a sword. He used the sword in a fight with a visitor called Black Dog, and also nearly attacked me with a knife. ئەو دووچەکی هەڵدەگرت، چەقۆیەک و شمشێرێک. ئەو شمشێرەکەی بەکارهێنا لە شەڕێکدا لەگەڵ سەردانکەرێک کە پێیان دەوت بلاک دۆگ و هەروەها نزیک بوو بە چەقۆکەوە هێرش بکاتە سەر دکتۆر لێفسی. This man was very ill, and he had a stroke after his fight with Black Dog. His bad health was due to the large amounts of rum which he drank. ئەو پیاوە زۆر نەخۆش بوو بۆ تووشی جەڵتەی دڵهات دوای شەڕەکە لەگەڵ بلاک دۆگ. تەندروستی خراپەکەی بەهۆی زۆر خواردنەوەی بڕێکی زۆری شەڕاب ڕەم بوو کە دەی خواردەوە.